سلاف گلی بینران از سیروان قچوم لگل هفکار خواه هیرو زنگنه جارک دن تین پیشوه داکو خلکه که نو یا برنامه یورو 2024 جوارا پیشکش بکن. لایمینی شو سلاویکی گرمتان لێبێت پاش یاریەکانی ئەمڕۆ قۆناغی گروپەکان کۆتایی پێدێت و دەچینە قۆناغی داهاتووی جامی ئەوروپا یان یۆرۆ 2024 لەم بەرنامەیەدا چاوێک با ڕووداوە گرنگەکانی هەفتەی داهاتوودا دەخشێنین و پێشبینیەکان بۆ یاریەکانی داهاتووش دەخینە ڕوو. هاندرین انگلترا لندن نکیف خوشبون پشتی کو لیستکا تیما وان 0-0 لگل سلوونیا د چارچوبه گروپا سی یا یورو 2024 ده بداوی بو. قرینا خلکه لجهه کی تماشاکرنا لیستکه لومبلی بو بلند بو دما کو یاریزان بو کایو ساکو توپ د خلکا 19 ده خست گوله لی او پیروزباهی دمو دست بو خمگینی دما کو او گول وکو آف ساید هات اجمارتن. پرانیا کسین کو لندن لوی لیستکه تماشا دکر ناراضی بونا خو ج پرفورمانسا تیما نشتیمانی دربرین کر لدما کو فیکاندنا داوی یا لیستکه کیف خوشی لناف هاندرین سلوونیا درخست به تایبت کو افجارا یکی د دیرو که ده کو تیما وان د چا قوناغا شازدان گله هاندرین انگلترا لور لندن به خمگینی درکتن و ناراضی بونا خو نشاندا انگلترا بره در باسی قوناغا شازدان بو تاوی آستا که نبلند او به وی یکسانه لگل سلوونیا د سر گروپا سی ده به 5 خالان هات راهنر تیم گرث ساوث گیت حطانها راستی رخنه گران جالیه هاندر و شروفکاران وته بەڵێ سیروان ئەو تیمانە ڕاهاتوونە هاندەرەکانیشیان کە هەمیشە ببنەوە کاتێککە یانی تەنانەت یەکسانیش بن لە یاریەکی لەو جۆرەیە زۆر بێهیوا ئەبن هاندەرەکانی ئەس دەبێژم ینی ئەس گازناژیش هاندەرە ناکەم هێرۆژ بەرگ و ڕاستی ئەنگلترا حەتانها تشتاگو یک جوان تیمین کو مبحثاوی کرد کاندیدین سرکیه هر سال چجارا کو پیشبرکک چه دبه انگلترا یکش تیمین سرکینه لی سال پرفورمانس وان حتى ويرادا وازمتني بحساب في ياريه دكم بالجل سلوفينيا للجل دنمارك وهرو هاد ياريا يكيد جيجبرلو يعني هنا كذا بيجن لكن ما في هاندراي كادو قناغا بيدا وانجلترا تشبكه قالوا دكاره لهم بر تيمين دن خو بگريانا بەڵام جاری وا هەیە کاتێک کە یاریزانێکیش لە تیمێک دوور ئەخرێتەوە هاندەران بە تەواوەتی چۆنەڵی کاردانەوەیەکی زۆریان هەیە. هاندەرانی ئەلبانیا بۆچوونی جیاوازیان هەبوو پاش ئەوەی میریلاند داکۆی یاریزانی هەڵبژاردەی تیمەکە بۆ 2 یاری دوور خرایەوە. یوفا سزای ئەو یاریزانەی هێڵی هێرشبردننی تیمی ئەلبانیایدا بەهۆی دریشمی نەتەوە پەرستانەوە پاش یاریەکەی 19/6 لەگەڵ کرواتیا کە 2 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یەکسان بوون. لە ئەنجامدا داکو نەیتوانی لە یاریەکەی ئەلبانیا و ئیسپانیادا بەشداری بکات و لە ئەنجامدا ئیسپانیا بە 1 گۆڵ توانی لە ئەلبانیا بباتەوە هەرچەندە داکو پاشان داوای لێبوردنی کردبوو بەڵام یوفا ڕایگەیان کردارەکەی سەرپێچیکردن بووە لە ڕێساکانی تۆپی پێ و زیانی بەناوبانگی گەیاندووە. فیدراسیۆنی تۆپی پێی ئەلبانیا ڕۆژی یەکشەمە بەیاننامەیەکی دەرکرد و داوای لە هاندەرانی ئەلبانیا کرد کە دان بە خۆیاندا بگرن و زیاتر بەرپرسیارانەتر ڕەفتار بکەن تا دوور بن لە هەموو جۆرە گێرە شێوێنیەک. ئەلبانیا لە گروپی بی بوو و سەر نەکەوت بۆ قۆناغی داهاتوو. هيرو يعني ام تفضل ظانن هجر يوفا بفيفا بتش فدراسيون جهاني بند بيجن سياسات وورزش تشينا بتكلم لي ام تفضل ظانن كو هرقاف سياسات بورا ورزش تيكلن اكلن او ياريزانش باخوي لدايق بوي كوسوفو بوا و بيشتري جياري بو تيمي كوسوفو كردو لتصالي 2003 بشداري لتيمي اجتماعي البانيا كردوها بله ام تفجي ظانن كو او هريمانا بتايبت اف كومارين بري كومارا بريا يوغوسلافيا قال لك برزغريكي مواني نجادي واوليد نافرا فان توان هنا قد كروات بن صربن تشجي البان بن افا برزغريكا ك وكو برزغريكا كون هال رجلات نافين دبن الويدك يجيهم بردوام تافيغو يوغوسلافيا هاتيا روخاندن ام هيرو بري خو بدن المانيا لور فرانكفورت بويا يانكو وكو نافندا دارائيا وليتي زانين لدما فان ليستيكن كوبا يا اوروبا ده ایدی او باجار بویا جهکی گرینگ جبو فوتبولک و حسکر جسرانسری جهان تین داکو جنزیک و لیستیک نیورو 2024 تماشا بکن. جدسپیکا پیش بازی نیورو 2024 و باجار بویا متروپولک نافنتویا گشتی
کو بسایا وان لیستکین فوتبول خوارنگه میخانه و اوتیلین ناوندا فرانکفورت هرگاف تجا گشتیارن لگور دانه و تخمین کاربدستین باجر تی چاوری کرن کو حتا داویا کوپا یا اروپای دورا 1 میلیون کس سردانا فرانکفورت بکن کسین بی بلیتین در باسبونا ستادیوما باجر دکارن لمیدانا فرانکفورت یا هاندران کو قراغا جمع مینه لیستکان تماشا بکن دورا 30,000 هاندر لور لسر اکران مزن لماچین یورو 2024 تماشا دکن هیرو تشتكي خوش براستي كو برانيا كسن دچن اوروبا يعني في حالتي المانيا جبو لفان بجداري فان چالكيان ببن برانيا وانا متفضل زانن كو ناچ ناف استاديوم مش برگو استاديوم 40,000 50,000 جي بي وتنكاره چالکین خوش چالکین جواکین خوش جدر و استادیوم دبی وک اف جی کول فرانکفورت هاتن دامزراندن و سراسری باجارن سراسری اروپا بله سیروان باب گرینو سر قناغی گروپکان که بشیوک بو پیشبینیکانی که کردمان به شیوک کوتای پهاتو حتی استا هندگ لگروپکان که در کوتوا دو تیمی سرکی گروپکا آماجی پیکین لبروی اوکانی تن نکادل نیانه بین گورانکاری یک پیبدا گورانکاری انجام دا بو نمونه امل باسی گروپی ایمان کرد که گروپی ایلا ئەڵمانیا سویسرا هەنگاریا و سکاتلند پێکاتبوو ئێستا دەزانین یەکەم و دووهەمی گروپەکە ئەڵمانیا و سویسرا دەرچوون پێشتریش ئاماژەمان پێکرده بوو کە ئەمانە بەهێزن و دەرەچن و لە گروپی بی کە ئاماژەمان پێکرد یەکێک بوو لە گروپە سەرنج ڕاکێشەکان گروپی بی کە بریتی بوو لە ئیسپانیا ئیتالیا کرواتیا و ئەلبانیا ئەم گروپە تیمێمە هەردوو بسەرکەوتن تیمەکانمان هەردووکی سەرکەوتن تیمی من بە یەکەم سەرکەوت یعنی ئەمێ بێتر لەگەڵ میێوانی خۆ کاکدانا کەریمژی بێتر بەحساویەکەی بکن لێ بڕاستی ئیسپانیا یەکیش تیمێن هەری باڵکێشن حتان هاکو پەرفۆرمانس ئەوان وەک خۆمان هەر سیاریەن گروپێدا وەک خۆمان ئەمێ بێتر سەرباخەون گروپا سێ هێرۆ گروپی سێم یا گروپی سی ئینگلتەرا دانیمارک و سلۆڤینیا و سەربیا بوو کە ئینگلتەرا و دانیمارک سۆڤێریان کردووە ئێمە ئاماژەشمان پێکرد و گروپی دیش لە نەمسا فەڕەنسا هۆڵەندا و پۆڵەندا پێکات بوو ئەمەش یەکێک بوو لە گروپە زۆر بابڵین مەترسیدارەکان هێرۆ تشتا باڵکێش دوێ گروپێت حیان ها هەرسێ بسێ خاڵان هەر چار تیم بسێ خاڵان ینی ئەگەر هەیەک و یەک جوان ینی حتا ئیرۆژی هێڤیا هەر چار تیمان هەیە سیروان ئەوە باسی گروپی ئیەکەی جەنابەت باسی گروپی ئیەکەی بەڵێ بەڵێ گروپی ناناچۆچی زۆر پەلەتە سیروان گروپی دی باسمان لە گروپی دی نەمسا و فەڕەنسا سەرکەوتونە ئێستا ئەچینە لای میوانی بەرنامەکەمان کاکدانامان لەگەڵایە کاکدانا حەمەکەریم نێوبژیوانی نیشتیمانی لە بەلجیکا کە نزیکیشە لە ئەڵمانیاوە شوێنی گەرموگوڕی یاریەکان کاکدانا جارێکی تر سپاس دەکەین کە لە بەرنامەکە لەگەڵمانای ئێمە ئاماژەمان بە چوار گروپەکە کرد کە هەتا ئێستا چۆن ئەڵەی ساغ بوونەتەوە بەڵام دوو گروپی کە ئەمڕۆ یاریەکان ئەکرێ لە نێوانیان گروپی ئی و گروپی ئف کە هێشتا دیار نییە بەڕاستی کوێن ئەوانی کە سەرەکەون بە تایبەتی گروپی ئی یەکێکە لە گروپە چۆنەڵەی هەمویان خاڵەکانیان یەکسانە پێت وایە کامیان سەرەکەون پێشبینیەکانت بۆ ئەم یاریە چییە بۆ ئەم یاریانی ئەمڕۆ زۆر سپاس سەرەتا ڕێزم بۆ بەڕێست و بۆ کاکسیروان و هەروە بۆ بینەر و بیسەرەکانی بەرنامەکە لە ڕاستیە گروپی ئی هەروەکو بەڕێزیشتانی شارەتان پێیا لەگەر کاکسیروان ئەو گروپەیە کە بەلژیکا دوای ئەوەی کاری یەکەمی دۆڕان خۆی خستۆتە جێژاوێکە ئەو جێژاوەژۆیە هەر چوار تیپەکە چانسیان وەکو یەکە بۆ سەرکەوتن هەروەکویەوەژی شارتان پێیا بەڵام ئەگەر بەپێی ئاس بڵێیت بەپێی ئاس و لەسەر ڕەقە بەلژیکا بێ ئەمڕۆ یاریەکەی بەرێتەوە لەگەڵ ئۆکرانیا هەرچەنە ئۆکراین تۆزێک ئەوانیش ینی ئەیانوێ بگەڕێنەوە بۆ وەکو خۆیانیان و دیاریزانەکان ئەمڕۆ چەند چاوپێکەوتنیەکەم بینی کاڵێمە لەم کاتی حربیان پێمان خۆشە کە تۆزێک شعبەکەمان دڵخۆش بکەین بە سەرکەوتنمان بۆ قۆناغی داهاتوو بەڵام ئەوەی کە زۆر نزیکە بە بۆ چوونی من بەلژیکا و ڕۆمانیا تەبعاً چانسی لە بەلژیکاش زیاترە بە بۆنەی ئەوەی کە لەگەڵ سۆفاکە یاریەکە بەڵام تیپەکان هەروەکو ئێوە بەڕێزانی شارەتان پێیا یاریەکان قورسن بەڵام باوەڕم لەوەیە هەیە کە بەلژیکا بیباتەوە و ڕۆمانیاش بە یەکسانبوون لەگەڵ
سۆفاکیا و یاخود ینی ئەو دوو تیپەم لە ئۆکراین و سۆفاکیا چانسیان زیاترە. ئەی باشە لە گروپی F لە گروپی F پۆرتوگال تقریبان سەرکەوتووە بەڵێ پۆرتوگال سەرکەوتووە تکتەکەی کە لە بینی تورکیا و جۆرجیا و چێک ریپەبلیک لە بینی ئەو سیانەیە هەیە. تورکیاش چانسی زۆرە چونکە لە بەرەوەی ئەگەر یەک خاڵبێ هێنێت مانایە تورکیاش سەرکەوتنی مسۆگەرەکات یانی ئەتوانم بڵێم پۆرتوگال و تورکیا زۆرترین چانسیانەیە بۆ ئەو گروپە. باشە کاکدانا ئەمزانن تژی لە نێزیک سینۆری ئەڵمانیای دژی و تچوبوو هەنێک گێم لێ دەکێت تاماشەکرد و ناف خەڵکێ دلوان جهێژێر دەبێژن فانزۆن من و هێرۆن هەمە بەحسا فرانکفورت کرد فرانکفورتژی فانزۆنەکە مەزن لێ هەیە تتکارە بەحسا ئەزمونە خۆڵور بکە وەختا دەلوێ دەکێت ناف خەڵکێدا لەگەل خزمێ خوا و هەواڵی خواتە ناف خەڵکێدا تەماشەت کرد چاو بوو هەستێکی چاو ڕاستی بەڵێ وەڵای لە ڕاستیە کاک سیروان تەبان بۆ من زۆر خۆش بوو ئەوەی کە زۆری جێگەی دڵخۆشی بوو تەوانەمە یەکەم جارە لەو فانزۆنە منیش بچم تیپی ڕۆمانیا بوو بڵێن هەندەرانی ڕۆمانیا و بەلژیکا بەیەکەوە بوون بەڵام بەڕاستی زۆر سەرسام بووم بە هەندەرانی ڕۆمانیا لە دوای ئەوەی 2-0 یاریەکەشیان دۆڕانە بوو بەڵام هەر لە پشتی تیپەکەیان بوون و زۆر ینی هەندەران بڕوان پێ بکە کاک سیروان ینی هەستن نەئەکرد ینی حتا ئاڵاکەشیان لەگەڵ بەلژیکا تەنها یەک ئەمەی بەلژیکا ڕەشەوەی ئەوان شینیانی و ئەوەنە تێکەڵاو بوون حتا لەگەڵ و برادری کە بێکەوەین ئەبووتم ڕێکا کەمانە ڕۆمانیا بەلژیکین ینی ئەوەنە ئێمە لە ناو ڕۆمانیەکانە کە بەلژیکا گۆڵی یەکەمی کرد دوای 2 دەقە لە ناوەڕاستی ڕۆمانیەکانە ئاهەنگمانە جێڕا و یانی شتێکی خۆش بوو و ئەوەی جێگەی سەرنجەوەکو بەڕێزی شتانی شارتان پێ من طبعا ئێمە چوین بۆ شاری کۆلن 2 فانزۆنیان نەبوو ئەو جێگای ئێمە نزیکەی 12,000 کەسێکرد ئەوەی تر گەورەتر بوو هەر زۆر زوو پڕ بوو پریای ئەوە نەکەوتین نزیکەی 20,000 کەسێکرد یعنی جەوێکی خۆشە هەموو خەڵکەکە مەشغوڵن بە و تۆپێنەوە ئیتر تۆپێن لەگەڵ ئەو برادرەمە باسی ئەومانە کرد وەکو بەڕێزیشتان نەزانن تەنها ڕێازەیە لە هەموو تەنها وەرزشە کە بەو شێوەیە هەموو عالم بەیەکەوە کۆکە باشەکە بەری هێرۆ پرسیارێک دن بکە تێگەیما ئیرۆ بەلژیکا لەکوی دەکێت تێلمال تەماشەکەیال جەهێکی دن وەڵای لە ماڵ لەگەڵ چەند برادێکی خۆشەویست قەرارمان ناوە ئەمڕۆ میوانی خۆشەویستمانێت و لەگەڵ ئەوانە بەتەمانی ئینشەڵڵا سەیریکەین و خۆشی خۆمان بکەین بەخۆشی کاکدانا بەڵێ کاکدانا دەمەوێت دەزانم تۆ هەمیشە چاودێری هەڵەی ناوبژیوانەکانەکەی دەمەوێت بزانم هەتا ئێستا چه هەڵەیەکی ناوبژیوان کە زۆر ڕوون بووە بینیوتە لەم یاریانەیە بپورە بەپەلا ئەگەر پێمان بڵێ دەرهێنەر پێمەڵێ کاتەکەمان زۆری نەماوە بڵێ کاتەکەمان تۆزێکمان بەرێ کاکە باسی حەکەمیەکەین نام زین چۆنە ئێرۆخان بەڕاستی دوو شت زۆر سەرنجی منی ڕاکێشە ئێمە هەمیشە داوای ئەومانە کرد کە تەکنەلۆجیا لەگەڵ بڵێن تۆپی پێسوود لە تەکنەلۆجیا ببینێ بەڵام یەکەم زەرەر لەو تەکنەلۆجیایە تیپی بەلژیکا و بە لوکاکۆ کە لە 3 گۆڵ هیچ گۆڵێکی بۆ حساب نەکراوە بە دوانیشتان بەڵێ کاکدانا بەداخەوە کاتەکەمان تاوا بوو زۆر سپاس دەکەین زۆر سپاس کێژین داویاوێ جارە بێ هێرۆ خەلەکە بێ ئەمێ قۆناغا بێ دە بەحسای بکەین قۆناغا گروپا تەواو بوو ئەمێ جارە بێ بێتر بەحساوی زیاتر باسیەکەم و کاکداناش باسی کرد هەمیشە کاتێک کە هەڵەی ناوبژیوان ئەبینرا کاتێک کە ڤار هات وا هەستەکرا کە ئیتر کە ڤار دەست پێ بکات ئەم پرۆسەیە پێداچوونەوە ئەکە ئەم هەڵانە نامێنێ بەڵام لە هەندێک جارە هەڵەکان هەر لەوەیە ئەبێت سیروانیان مەسەرەتا کاتێک کە ڤار دەستی پێکرد من خۆم هەستێکم لەلا دروست بوو بووە مەزانی تر یاریەکان چێژی جارانی نامێنێت بەڵام ئێستا ئەبینین لە ئەمژی فێربوون وەکو تەماشەفان وەکو هەندەر ئەمژی فێربوون و هەمژی ینی یاریزان فێربوون کۆ ئەفژی بەشێکش خۆزایە یاریە ڕاستی شتێکی باڵکێشە 100% بەێ گەلی بینەران بوێکێژی ئەم گەهشتن داویا بەرنمەیە خۆیە vê هەفتەیە حتا هەفتەیە بێ بمین خێر و خۆشیە دەرگەل سلاوینمە هەر شاد و بەختەوە بن.